بەناوی خوای بەخشندە و میهرەبان. ئازیزان و خۆشەویستان، ئەگەر کەسێک لێرە گوێی لە دەنگمانە بێت، ئەگەر کەسێک لێرە گوێ لەسەر هێڵە و گوێی لە دەنگمانە بێت، پێمان بڵێت هەتاوەکو بەردەوام بین لەگەڵ ئێوەدا. وا دیارە هیچ بەڕازێک نەهاتوێتە سەرخەتیان. ئەگەر کەسێک لێرە بێت پێمان بڵێت خۆشحاڵە بین ئەگەر دەنگ هەبێت لای ئێوە. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، ئازیزان و خۆشەویستانم، درود و ستایشی خوای گەورەتان لێبێت. خۆشحاڵم لە خزمەتتان نابم بۆ قسەکردن لەسەر بابەتێکی جددی، بابەتێکی فکری، ئەلبەت لەسەر پێشنیاری بەڕێزان سەرپەرشتیارانی گروپ کە پێیان وابوو بابەتێکیان دیاری کرد کە ئێمە قسەی لەبارەوە بکەین هەتاوەکو بتوانین خزمەتێکی خۆمان و خزمەتێکی ئێوەی بەڕێزیش بکەین. بەڕێزان، ئەو بابەتەی کە ئێمە دیاریمان کردووە بریتە لە بابەتێک بەناونیشانی شێوازی مامەڵەکردن لەگەڵ دەقدا لە نێوان میتۆدی هێرمنۆتیکیەکان و میتۆدی ئوسولیەکانە. بۆیە من خۆشحاڵە بم بتوانم لەو ماوەی 40 دقەیەی کە لە خزمەت ئێوەدا بم بە شێوەیەکی خێرا تیش خامە سەر ئەو بابەتە و کۆمەڵێک دیوی جیاوازی ئەو بابەتە مناقەشە بکەین و قسەی لەسەر بکەین. بەڕێزان، هێرمنۆتیکا وەک چەمچێک، وەک زانستێک یان وەکو میتۆدێک بابەتێکی کۆن نییە لە مێژووی مرۆییە. لەوانەیە چەند سەد ساڵێک مێژووی هەبێت و چەند سەد ساڵێک بێت قسەی لەبارەوە بکرێت. ئەگەرچی وەکو چەمکێکی کۆنە دەگەڕێتەوە بۆ سەردەمی یۆنانیەکان، دەوترێت چەمکی هێرمنۆتیکا لە چەمکی هێرمسەوە وەرگیراوە کە هێرمس تقریبن ئەگەر ئێمە وەرگێڕانێکی ناوەڕۆکی بۆ بکەین یان ئەگەر ئێمە بە جۆرێک لە جۆرەکان بمانەوێت وەکو مستەلەحێک تەرجەمەی بۆ جیهانی ئیسلامی بکەین، تقریبن ڕۆڵی پێغەمبەر یا ڕۆڵی جوبریل گێڕێت. واتە هێرمس پەیامبەری خاوەندی ئۆڵمپیۆس بووە کە توانیوێتی دەنگەکان و ڕەنگەکان و پیتەکان تەحویل بکە بۆ سەر زمانی مرۆڤ. ئەلبەتە ئێمە لێرە قسەمان لەسەر ئەوە نییە کە هێرمس چییە و چۆن مامەڵەی لەگەڵ هاکرێت. ئەوەندەی ئێمە دەمانەوێت قسە لەسەر بابەتی هێرمنۆتیکا بکەین وەک بابەتێکی نوێ. ئەلبەتە لە سەردەمی نوێ باسکردن لە بابەتی هێرمنۆتیکا دەوترێت لەو قۆناغەوە سەری هەڵداوە کە بزوتنەوەی چاکسازی ئاینی لە مەسیحیەتە هاتە ئاراوە، کاتێک کە مەزهەبی یان ئاینی مەسیحیەت دابەش بوو بۆ دوو مەزهەب یان دوو ئاینزا. یەکیان ئاینزای کاسۆلیکیەکان بوو کە ئاینزایەکی ڕەسمیە و کڵێسای هەبوو و خاوەنی کڵێسا بوو. ئەوی دووهەمیان بریتی بوو لە ئاینزای پرۆتستانتەکان کە ئاعتیرازیان هەبوو و ناڕەزاییان هەبوو بەرامبەر بە ئاینزای کاسۆلیکیەکان. دەوترێت کە لەم قۆناغەیە لای هاوڵاتیشی ئاسایی ڕۆژاوایی یان کریستیان ئاسایی بوویەوە کە مرۆڤ دوو مەزهەب هەبێت، یان دوای ئەوەی کە دوای مودەیەکی ململانی و جەنگ هاوڵاتیەکی ئاسایی مەسیحی قبوڵی ئەوەی کرد ئاساییە دوو مەزهەب هەبێت و هەردوو مەزهەبەکەش مەزهەبی نەجات و سەرفرازی ئینسان بن و هەردووکیان خودالیان قبول بکا و هەردووکیان خوا ینی شوێنکەوتەی مەسیح بن. ئەلێرەوە دوای ئەمە پێوەرێک دێتە ئاراوە کە مەزهەبەیان باشترێکە. هەڵبەتە یارت لە بەردەما هەبێت هەرگیزم پرسیارە نایە بەخیاڵتە کامیان باشترە، چونکە کاتێک کە باس لەوە ئەکەین کامیان باشترە حتمما زیاتر لە خیارێک لە بەردەستی تۆیە هەبووە و زیاتر لە ئەگەرێک لە بەردەستی تۆیە هەبووە. کاتێک کە لای کریسیانەکان دوو مەزهەب بە فەرمی ناسێنران، لەو قۆناغەیە ئیدی پرسیاری ئەمە دێتە ئاراوە کامیان ڕاسترە، کەواتە
قسەکردن لەسەر پێوەری ڕاستبوونی تەفسیری ئاینی هاتە ئاراوە. خاڵێکی گرنگی پڕۆتستانتەکان ئەوە بوو کڵێسایان لە قودسیەت داڕنی، واتە کڵێسا وەکو تاکە مەرجعی تەفسیرکردنی ئاینی مەسیحیەت یان کتێبی پیرۆز ئەم قودسیەتەی لە دیدی پڕۆتستانتەکانەوە لەدەستدا، و یەکێک لە شیعاری پڕۆتستانتەکان ئەوە بوو هەموو کەسێک لە ماڵی خۆیان دەتوانێت قەشەی خۆی بێت، هەموو کەسێک لە ماڵی خۆیان ئەتوانێت کەشیشی خۆی بێت، و هەموو کەسێک لە ماڵی خۆیان بە ڕەچاوکردنی کۆمەڵێک پرانسیپی زانستی ئەتوانێت کتێبی پیرۆز تەفسیر بکات. بۆیە تەفسیرکردن تەنها حەسر نییە لە دەستی پیاوانی دینیە و لە دەستی کڵێسایە. کاتێک کە ئەم بابەتە هاتە ئاراوە و بە ڕسمی تەنزیلی بۆ بکرا، بەشێک لە تیۆسیەنەکان قەناعەتیان ئاوایە هێرمنۆتیکا لە تەنزیری ئەم بابەتەوە دەست پێ ئەکات. بۆیە دەوترێت یەکەم کتێبێک یان یەکەم سەرچاوێکی زانستی کە تەنزیری بۆ هێرمنۆتیکا کردووە بریتیە لە کتێبەکەی دان هاوەر کە باس لەوە ئەکات، ینی تەنزیر بۆ ئەمە ئەکات هەموو کەسێک دەتوانێت تەفسیری کتێبی پیرۆز بکات و هەموو کەسێک دەتوانێت لە کتێبی پیرۆز تێبگات بە مەرجێک شارەزایی هەبێت لە زمان و کۆمەڵێک و پرانسیپانی تر کە بۆ تەفسیری کتێبی پیرۆز پێویستن. بۆیە دەوترێت لە ماوەی 100 ساڵ دوایەم کتێبە 100 تەفسیری جیاواز بۆ ئینجیل بەرهەم هاتن. ئەمە قۆناغی یەکەمیانە کە بەشێک پێیان وایە ئەمە قۆناغی یەکەمی هێرمنۆتیکایە. بەس بەڕای خۆم وەکو خۆم قەناعەتم وانییە ئەمە قۆناغی هێرمنۆتیشی بێت. ئەمە حاڵەتێکی ئاسایی ڕیفۆرمی دینیە و حاڵەتێکی ئاساییە لە حەزارەتەکانی دیکەشان بابەتە وجودی هەبووە کە خەڵکی تەفسیری کتێبە پیرۆزەکانیان کردووە بەبێ پاڵ پشتیکردن یا بە پێپاڵدانەوە بە جهێشی مقدسەوە یا بە جهێشی پیرۆزەوە. واتە بۆ نمونە لە ئاینی ئیسلامە تەفسیری قورئان یان کتێبی پیرۆز حەسر نەبووە لە جهێشی دیاریکراوە. ئەمە قۆناغی یەکەمیەتی، وەکو خۆم وتم بەڕای خۆم ئەمە قۆناغی هێرمنۆتیکی نییە، قۆناغێکی ئاسایی تەفسیریە. قۆناغێک دوای ئەمە دەست پێ ئەکات کە قۆناغی عەقلانیەکانە. قۆناغی عەقلانیەکانە بە قۆناغی فیلۆلۆجستەکانیش بەناوبانگە، یان بە قۆناغی هێرمنۆتیکای ئەدەبیش بەناوبانگە کە وەک خۆشم ئەمەش هێشتا بە قۆناغێکی هێرمنۆتیکی دانێ. مەڵبەتە من وەک خۆم نا بەڵام وەکو خۆم قەرارە دەم، من لە هاوڕای ئەو بیرمەندانن کە ئەمەش بە قۆناغێکی هێرمنۆتیکی ژمار ناکەن، بەڵکو مقدیمان یان پێشەچین بۆ بابەتی هێرمنۆتیکا. لەم قۆناغەیە کارێک کرا کە وا هەستەکەم بەشێک لەو بەڕێزانەی کە ئێستاکە جۆرێک لە جۆرەکان پێیان وایە ڕوانینێکی نوێیان بۆ تەفسیری دینی هەیە لە ناو شارستانیی ئیسلامیە ئێستا خەریکی هەمان کارن کە دوو کاری بنەڕەتیان ئەنجامدا ئەم قۆناغی فیلۆلۆجستانە. قۆناغی یەکەمیان بریتیە لەوەی کە هەموو وشەیەک معنای وشەکانیان ئەگەڕاندەوە بۆ ڕیشەی وشەکانیان، ینی جۆرێک لە جۆرەکان معنای وشەکانیان ئەگەڕاندەوە بۆ ڕیشەی وشەکانیان مامەڵەیەکی لوغەویان لەگەڵ کتێبی پیرۆزا کرد کە وەگوتم ئێستاکە بەشێک کتەوژمێکی دیار یان وەکو کۆمەڵێک بەڕێز لە شارستانیەتی ئیسلامیە لە ڕۆژهەڵاتە خەریکیان کارن بۆ قورئانی پیرۆز. قۆناغی دووەمیان ئەوان پێیان وتبوو لە ئەفسانە خستن، پرۆسێسی لە ئەفسانە خستن. کام پرۆسێسە لە قۆناغی لە شارستانیەتی ئیسلامیە تقریباً جۆرێک لە جۆرەکان کارکردنە لەسەر ئەوەی کە سنە یان ئەوەی کە پێوترێت توراسی ئیسلامی، هەرچەندە توراس قورئانی شەگرێتەوە بەڵام ئیتر بە جۆرە لە جۆرەکان بە ڕێزان قەناعەتیان وانە توراس قورئان بێت. سنەی یعنی سنە ئەکەنە دەرەوەی تەفسیر، واتە ئەو تەوژمەی کە لە ڕۆژ ئاوایە کاری لەسەر ئەوە بوو پرۆسێسێک بکات هەرچی ئەفسانە و تەفسیری ئەفسانەیە بۆ کتێبی پیرۆز وەلایان بخات یان تێڕوانینە ئەفسانەیەکان لە ناو کتێبی پیرۆزە وەلا بخات. لە شارستانیەتی ئیسلامیە جۆرێک لە جۆرەکان ئەم بابەتە وەک مامەڵەیەکی لابردنی سنە یان توراسی ئیسلامی مامەڵەی لەگەڵ ئاکرێت. ئەمە قۆناغی دووەمی هێرمنۆتیکایە کە ئەم دوانە هەردووچیان دەتوانم بڵێم هێرمنۆتیکا ئەگەر ناویشی بنێن هێرمنۆتیکا بریتە لە مەنهەجێک بۆ تەفسیری کتێبی پیرۆز. قۆناغی سێهەمیان کە لێرەوە هێرمنۆتیکایەکی ڕەسەن و ئەسیل دەست پێکایە، هێرمنۆتیکایەکی فکری دەست پێکات کە لە شلایرماخەرەوە دەست پێکات. بەدیدی ئەمان بەڕێزێکیش داوای کردبوو پێناسەیەکی هێرمنۆتیکا بکەین. بەدیدی ئەمان هێرمنۆتیکا بریتە لە ئامڕازی دۆزینەوەی نیەتی نووسەر، واتە
بریتە لەو میتۆدەی مرۆڤ ئەیگرێتە بەر بۆ ئەوەی نیەتی مؤلف یان نیەتی نووسەر یان نیەتی شارع بە مصطلحی ئیسلامی نیەتی خاوەنی دەقەکە لە ناو دەقەکەیە بدۆزێتەوە. ئەمە قۆناغەکە کە قۆناغێکی هەرمنۆتیکی دەست پێکات لێرەوە کۆمەڵێک عناسری تر دێنە ئاراوە کە ئەم عناسرانە گرنگن کە تا ئێستش جێگبایەخن و خاوەنی دیدگای خۆیانن و گرنگی خۆیان هەیە. طبیعی ئەم بابەتە کە لێرەیە زۆر گرنگ بوو بریتی بوو لەوەی کە بۆ تێگەشتن لە بابەتی داق تەرکیزیان لەسەر ئەوە نەبوو کە ئەوە بکەن، تەرکیزیان لەسەر ئەوە نەبوو کە تەنها لە ناو دەقەکەیە بوو بگرە مفەسیر لێرەیە ڕۆڵە گێڕێت واتە وەزیفەیەک دراوە بە مفەسیر، ئەو وەزیفەی دراوە بە مفەسیر یعنی ڕۆڵی هەیە لە ناو ئەم بابەتەیە. لەگەڵ ئەوەشدا لەم قۆناغەیە قەناعەتیان ئاوا بوو کە مرۆڤ ئەتوانێت مەبەستی نووسەر یا مەبەستی شارع مەقسەدی شارع یا مەقسەدی مؤلف لە ناو دەقەکانە بدۆزێتەوە، لەگەڵ ئەوەیە کە قەناعەتیان وابوو ئیمکانیاتی هەڵە تێگەشتن لە داق یان ئیمکانیاتی ئەوەی نەتوانێت مەبەستی نووسەر بدۆزێتەوە ئیمکانیاتێکی گەورەیە، ئەگەرێکی گەورەیە مرۆڤ نەتوانێت ئەمە بدۆزێتەوە. بۆچی؟ چونکە زەمەنی بەرهەمهێنانی داق جیاوازە لە زەمەنی تەفسیرکردنی داق. ئێمە ڕۆژانە یان لە قۆناغی جیاوازە تەفسیری دەق ئەکەین، دەقەکە بەرهەم هاتووە لەگەڵ زەمەنی تەفسیرکردنەکەیە. بۆیە ئەوان پێیان وابوو ئەگەری خراپ تێگەشتن یان ئەگەری هەڵە تێگەشتن ئەگەرێکی گەورەیە، ینی ئەگەری خراپ تێگەشتن ئەگەری نەدۆزینەوەی مەقسەدی شارع ئەگەرێکی گەورەترە تا ئەگەری دۆزینەوەی، بۆ چونکە بۆشاییەکی زەمەنی لە نێوان زەمەنی بەرهەمهێنانی دەق و زەمەنی تەفسیرکردنی دەقا هەیە. ئەلبەتە لەم قۆناغەیە سێ بابەتی گەورە زیاد کران بۆ ئەم بابەتە کە زۆر گرنگن لە بابەتی تەفسیرناسیایە لە بابەتی تێگەشتن لە دەقا. خاڵی یەکەمیان تەرکیزیان لەسەر ئەوە کرد کە مرۆڤ پێشگریمانەکانی خۆی ناتوانێت بسڕێتەوە لە چوونە بەردەم دەق، کە ئەم بابەتە لێرەوە کە ئێمە هەر شتێکمان باس کرد باس لە ئەوە ئەکەین، باز لە پێچەوانەکەی لە ئوسولی فقهی ئیسلامیە ئەکەین. لە زۆرینەی فقاها یا زۆرینەی متەکەلیمین و زۆرینەی ئوسولیەکان یان زۆرینەی مفەکرینی شارستانیەتی ئیسلامی قەناعەتیان وایە مرۆڤ کاتێک ئەچێتە بەردەم دەق پێویست ئەکات بە زەینی خاڵیەوە بچێتە بەردەم دەق، واتە پێشگریمانەیەکی نەبێت. ئەم بابەتە لای زۆرێک لە مفەسرین، لای زۆرێک لە بیرمەندان وای لای زۆرێک لە متەکەلیمین تەرکیزیان لەسەر کراوە کە مرۆڤ پێویست ئەکات بە زەینی خاڵیەوە و بە قەناعەتی خاڵیەوە بچێتە بەردەم دەق هەتاوەکو داق خۆی بۆ دەربخات. لەم بابەتە لەم قۆناغە بەدواوە ئەم پرسیارە هاتە ئاراوە بەڵێ تێگەشتنەکانی مرۆڤ کاریگەریان هەیە لەسەر تێگەشتنی مرۆڤ لە دەق، بەڵام مرۆڤ ناتوانێت پێشگریمانەکانی خۆی لا ببات. یعنی ئەم پرسیارەیە، ئەم بابەتەکە زوو جیاوازەکە ڕوونە. خاڵی یەکەمی وتمان لای ئوسولیەکان قەناعەتیان وایە مرۆڤ بێت بە زەینی خاڵیەوە بچێتە بەردەم دەق هەتاوەکو لە دەقەکە تێ بگات. هێرمنۆتیکەکان قەناعەتیان وابوو مرۆڤ ناتوانێت بە زەینی خاڵیەوە بچێتە بەردەم دەق، چونکە زەینی خاڵی شتێکی اختیاری نییە مرۆڤ قەراری لێ بدات. ئێمە ئەگەر نمونەیەک بێنینەوە بۆ نزیکردنەوە بۆ ئەوەی ئەم بابەتە قەدەرێک باشتر لی تێبگەین، نمونەی عینەک و چاوە هێنینەوە. دەوترێت پێشگریمانەکانی ئێمە یان چاوەڕوانیەکانی ئێمە لە دەق یان پێشفەهمەکانی ئێمە لە دەق بریتینین لە عینەکەکەمان بتوانین لای ببین و بە چاومان بڕوانین بۆ بابەتەکە، چکە نەبادا عینەکەکە ڕەنگی جیاوازتر بدا بەوش بابەتەی ئەیبینین، بەڵکو بریتین لە خودی چاومان، خودی چاوی ئێمە ناتوانین ئەم کارە بکەین. بۆیە بەڕای ئەوان مرۆڤ ناتوانێت خاڵی بێتەوە لە پێشگریمانەکان. من ئەگەر نمونەیەک بێنمەوە
ئەم نمونەیە تاوەکو فەهمشی ئاسانمان بۆ بکات بۆ نمونە قورآنی پیرۆز بە نمونە وەربگرین یان تێکستێکی شعری بە نمونە وەربگرین یان ڕۆمانێک بە نمونە وەربگرین بەڕوونی ئەزانین کە ئێمە سێ ڕەهەند هەیە ناتوانین فەرامۆشیان بکەین. ڕەهەندی یەکەمیان بریتیە لەوەی کە ئێمە پێشفەهممان هەیە بۆ ئەو بابەتە، پێشگریمانەمان هەیە بۆ ئەو بابەتە، سێهەمیان چاوەڕوانیمان هەیە بۆ ئەو بابەتە. پێشفەهمەکە چییە؟ بۆ نمونە کاتێک کە تۆ تێکستێکی شعری وەرەگریت بە دڵنیاییەوە ئەگەر تێڕوانینت بۆ شعر نەبێت، لانی کەم پێناست بۆ شعر نەبێت، نەزانی شعر چییە، یان هەر ئەزانی شعر چییە، لانی کەم هەر پێناسێک کتێبێ بۆ شعر با بڵێین ڕنگدانەوەی بێ لەسەر تێگەشتنەکەت. بۆ نمونە کاتێک کە من نەزانم شعر بریتیە لە مامەڵێکی ئیحساسی مرۆڤ لەگەڵ ڕووداوێکە، ئیتر لەو لەحزەیە من داوای لێ ناکەم بڵێم ئەم بابەتە وا ڕووی نەداوە. بۆ نمونە با ئێمە ئەو قەسیدەیەی کاک ئەحمەدی موفتیزادە بە ڕەحمەت بێ وەربگرین، کاتێک کە باز لە کۆچی پێغەمبەرەکات و باس لەوە کات لە ئەشکەوتەکەیە مارێک هات و حەزرەتی ئەبوبەکر قاچینا بە ئەو دەواازەوە کە مارەکە لێ هاتە دەرەوە و مارەکە هات دای بە قاچی حەزرەتی ئەبوبەکرەوە و کۆمەڵەکە لەو بابەتانی کە لە قەسیدەکەیە باسکراون، ئەمانە کە بەشێکیشیان لە تاریخا باسکراون. لێرەوە ئەو ڕوانینێکی ناتاریخی ئەدا بە ماڵە مارەکە وتی من هاتم دیداری پێغەمبەر ببینم بەڵام تۆ ڕێگریت لێ کردم. من هاتم بۆ بینینی دیداری پێغەمبەر بەڵام تۆ ڕێگریت لێ کردم. ئەلبەتە تۆ ناتوانانی بڵێ ئایا مارەکە وای وت یا وای نەوت. ئەمە لە هیچ ئەسەرێکان نەهاتووە، هیچ تابعین و هیچ سەحابیەک نەیگەڕاوەتەوە، لە کتێبەکانی ئیمامی فیسار و فڵانە نەهاتووە. ئەمە کەواتە شتێکە ئیزافیە و ڕاست نییە. ناچووکە شعر بریتە لە ئیحساسی ئەم کەسە ئیحساسی خۆی ئەگۆڕێتەوە، ئیحساسی خۆی دەرئەخا. لەگەڵ من و توێ ئیحساسی خۆی شەیرەکە بە مستەلاح نوێکە دەیەوێت ئێمە هاوبەشیمان بکات لە ئیحساسی خۆیە، ئەلێرا ئیحساسی ئەو ئاوایە. کەواتە کاتێک کە منم تێڕوانینم هەیە بۆ شعر لەم قۆناغەیە من ناتوانم داوای ئەسەر و داوای گێڕانەوە و داوای ڕیوایەت لەم شاعرە بکەم. هەرم تێڕوانینم بۆ شعر من ناتوانم لە خۆمی جیاکەمەوە بڵام وڵی کاکە من کاتێک چوومە بەردەم شعر وا قەنەعاتەکەم ئەمە شعر نییە، شتێکی ترە، ئەی تر چییە؟ ئیلا هەرێ تێڕوانینێکم هەبێ بۆی. ئایا ئەمە کتێبێکی مێژوویە، ئایا کتێبێکی جوگرافیە، ئایا کتێبێکی شعرە، ئایا ڕۆمانە، ئایا هەر بابەتێکی دیکە هەیە، تۆ ناتوانیت بەبێ ئەوەی کە تۆ پێناسەیەکی دیاریکراوت بۆ ڕۆمان هەبێت ماوەڵ لەگەڵ ڕۆمانەوە بکەیت. کەواتە پێشەوەی بچیت ڕۆمان بخوێنیتەوە تۆ ئەزانی ڕۆمان خەیاڵی ڕۆمان نووسەکەیە. ئەکرێ کۆمەڵێک حەوادث، کۆمەڵێک ڕوودا و لە شوێنێکی دیاریکراوە ڕۆمان نووسەکە وەری گرتە بن، یان دیاردەیەکی دیاریکرا وەرەگرێت ڕۆمان نووسەکە، ئەم ڕۆمان نووسە ئەم بابەتە تەوزیفەکات بە ڕەگەزی خەیاڵی خۆی، واتە ڕەگەزی خەیاڵی خۆی. پاڵەوانەکانی ناو ڕۆمانەکە پاڵەوانی حەقیقی نین، ئەگەر چی ناوەکانیشیان حەقیقی بن، پاڵەوانێکن خودی ڕۆمان نووس، خودی چیرۆک نووس، خودی ئەو کەسەی نووسیوێتی ڕۆڵی پێداون و ڕۆڵەکەی ڕۆڵێکە لە خەیاڵدانی ئەوایە. کەواتەمە خاڵی یەکەمێتی مرۆڤ ناتوانێت لەم بابەتە خاڵی بێتەوە. ئەلبەتە ئوسوولیەکان ئەمەیان دەرک نەکردووە یان ئەمەیان کار لەسەر نەکردووە. خاڵی دووەمیان بریتە لە پێشگریمانەکانی مرۆڤ خۆیەتی. پێشگریمانی مرۆڤ بۆ دەقەکە نا، پێشگریمانی مرۆڤ خۆی بۆ ژیان. ئەلبەتە کۆمەڵێک بابەت هەیە لە ناو هیچ تێکستێکە، بەتایبەتی گەرێمە تێکستی پیرۆز یا قورآن وەربگرین، لە ناو قورآنە ڕوون نەکراونەتەوە ئەم بابەتە چۆنن یا چۆن نین. بەڵام قسەکە لەسەر ئەوەیە کە مرۆڤ کاتێک ئەڕوات کۆمەڵێک جیهانبینی هەیە، کۆمەڵێک جیهانبینی خۆی هەیە، بە پێم جیهانبینیانە مامەڵە لەگەڵ دەقەکەیەکە. بۆ نمونە ئێمە لە کەلتوری غەربیە دوو کەسمان هەیە کە زۆر کەسی سنتەرین کەسن، یعنی موقعیەتی ئابائیان هەیە بە مستەلاح فکریەکە، باوکی فکرین لە دوای خۆیان خەڵکانی دیکە زۆر پەیڕەویان کردوون یان ڕاوەیان کردوون یان تێکستی ئەساسی کلاسیکیان بەرهەمێناوە بە مستەلاحێکی تر. یەکیان بریتیە لە جۆن لۆک، ئەوی تریان بریتیە لە هۆبس. جۆن لۆک قەنەعەتی ئاوایە کە مرۆڤ پێویستە کە ئازادی بۆ بڕەخسێنین
هەتاوەکو کەو قەنەعەتی وایە مرۆڤ بە سروشتی خۆی کائینێکی باشە و پێویستە کام مرۆڤ ئێمە ئازادی بۆ بخولقێنین هەتاوەکو بتوانێت هەتاوەکو چی بکات هەتاوەکو بتوانێت هەتاوەکو چاکی خۆی چاکە خوازی خۆی تحقیق ببێت واتە مرۆڤ ئەگەر لە دۆخی ئازادیە نەبوو ببورن وابزانم مۆبایلەکەمان شەحنی تیا نەبوو مرۆڤ ئەگەر لە دۆخی ئازادیە پێویستی بەمە هەیە کە ئێمە چی بێ بۆ بکەین پێویستە کات ئێمە ئازادی بۆ بڕەخسێنین هەتاوەکو بتوانێت تحقیقی چاکەی خۆی بکات چکە مرۆڤ بە سروشتی خۆی کائینێکی چاکە خوازە لە بەرامبەر هۆبز ئەلبەتە کرێ بڵێن هۆبز و لە بەرامبەر جۆن لۆک چکە لە ڕووی تاریخیەوە هۆبز لە پێشت جۆن لۆکەوەیە هۆبز قەنەعەتی وایە نەخێر بە پێشەوانەوە مرۆڤ بە سروشتی خۆی گورگی برا مرۆڤەکەی تریەتی طبعا مصطلحێکە بە عەربیەکەی زۆر جوانە الإنسان يذئب أخيه الإنسان مرۆڤ گورگی براکەی خۆیەتی پێویستەکە ئێمە بیبەستینەوە سنوورداری بکەین کۆنتڕۆڵی بکەین هەتاوەکو نەتوانێت زیان بە مرۆڤەکانی دیکە بگەێنەوە زیان بە ئاسایشی گشتی بگەێنەوە ناتوانێت خراپەکاری ئەنجام بدات قسەکە لەسەر ئەمەیە کاتێک کە مرۆڤ ئەم دوو تێڕوانینەی هەیە بۆ مرۆڤ هەر کامێکیان هەیە بە هەر تێڕوانینێکەوە ئەڕواتە خزمەتی دەق جۆرێک لە جۆرەکان پاسا و ئەدۆزێتەوە بۆ تعبیردان لەم باوەڕاناوەچەی خۆی ئەم باوەڕاناوەچەی خۆی پاساوی بۆ ئەدۆزێتەوە بۆیە کاتێک کە مرۆڤێکی هۆبزی یان بەشێک لەو مرۆڤانەی کە قەنەعەتیان وایە مرۆڤ وأكثرهم للحق كارهون ومرۆڤ ئەگەر ئەوەی هات ئەگەر فرسەتی بۆ ڕەخسا هەمیشە بەرەو فەساد و شەیتانە ڕوا و ئەگەر ئێمە ڕێگری لێ نەکەین ئەبێتە داردەستەی شەیتان ئەمانە لە کاتێک لە کتێبی پیرۆز یا لە قورآنی پیرۆز تێگەن هەمیشە وا لێی تێگەن کە ئەم قورئانە پەیامی دیکتاتۆریەت پەیامی ڕێگریکردن لە ئازادی تیا هەیە بۆ چونکە لە خەیاڵدانی خۆیانە مرۆڤ ئاوایی لە بابەتەکە تێگات دووەمیان بریتێ لەوەی کە نەخێر کە قەنەعەتی وایە ئازادی ئەگەر ئازادی ڕەخسا مرۆڤ دەتوانێت بە ئەخلاق بێت و مرۆڤ ناخی چاکەکارانی خۆی زیاتر تحقیقەکات لەوێ هەمیشە لە قورئان یا لە کتێبەکەوە تێگات کە ئەم کتێبە ئەم قورئانە پاساوی ئازادی ئەوی تیا هەیە وا لێی تێگا کە ئازادی ئەبەخشێت کەواتە لێرەشە ئەم بابەتە ئوسولیەکان قەنەعەتیان پێی نەبووە ئوسولیەکان کاریان لەسەر نەکردووە و ئەم بابەتە بابەتی نوێن لای ئوسولیەکان لە سەردەمی ئوسولیەکانە نەبووە و خاڵی سێمیان کە لەم لە دوێش لە ئێرماخەرەوە هاتووەتە ئاراوە بریتە لەوەی کە چاوەڕوانیەکانی مرۆڤ کاریگەری لەسەر تێگەشتنی هەیە بەڕێزێک لەو بەڕێزانی کەم قەنەعەتی وایە قورئان کتێبێکی زانستیە قورئان وەڵامی هەموو کێشەکانی تیا هەیە قورئانی ئیعجازی علمی تیا هەیە هەموو ئەم بابەتانە قورئان کتابێکی خوایە و علمیش کتابێکی عملی خوایە و ئەبێ قورئان و علم پاسەدانی یەکتر بکەن هەموو ئەم بابەتانی کە یەناراوە دەیان تەفسیری جیاواز بە ناوی تەفسیری علمی بۆ قورئانەوە ئیعجازی علمی لەناو قورئانە ئیعجازی ژمارەی لەناو قورئانە کۆمەڵێک بابەتی دێنە ئاراوە کە زۆر جار سەرەکی دوای ماوەیەکی دیاریکراو پێچاوانەکەیان ئەسەلمێنرێدیان مێژوو ئەمانە بەجێ هێڵێت هەر ئەم برادەرانە تەرکیزیان لەسەر ئەم بابەتە هەیە کەواتە ئەم بابەتە وەک وتمان بە ئاسانی مرۆڤ ناتوانێت مرۆڤ لەمە قەت ڕزگاری نابێت مرۆڤ ناتوانێت ئەم زەینی خۆی لەم سێشتە خاڵی بکاتەوە مرۆڤ ناتوانێت لە خۆی خاڵی ببێتەوە مرۆڤ ناتوانێت لە معریفەی خۆی خاڵی بێتەوە ئاخر ممکن نییە مرۆڤ لە معریفەی خۆی خاڵی بێتەوە نمونێکی سادەتان بۆ بشارنەوە وا دابنێتۆ لە زانکۆیەک خوێنیت یان مامۆستایت یان کارێکت هەیە لە شوێنێک منیش لە بەردەمی تۆیە چیم هەیە دوکانێکی مەطعەمێکم هەیە یان هەر بابەتێکی دیاریکراوم هەیە تۆ هەموو جارێک کە دەیت لە مەطعەمەکەی من نانەخۆیت هەموو جارێک دەیت لە مەطعەمەکەی من نانەخۆیت قەنەعەتی خۆت ئاوا بووە مەطعەمەکەی من زۆر خاوێنە قەنەعەت ئاوا بووە مەطعەمەکەی من پاک و خاوێنە مەطعەمەکەم بێگرفتە هەتاوەکو ڕۆژێک لە ڕۆژنامەیەک یان لە کەناڵێکی تەلەڤیزۆنی سەیرەکەی پەیامنێرێک یان ڕۆژنامەنووسێکی باش هاتووە راپۆرتێکی لەسەر مەطعەمەکەی من کردووە کە گۆشتی خراپ بەکارهێنم گۆشتی کسپایر بەکارهێنم پیس و پۆخڵە مەطبەخەکە شوێنی خواردن چاکردنەکەی تەسویر کردووە کە شێوەیەکی زۆر نامڕەتەب و ناشرین و پیسی هەیە بە مانای وشە یعنی ئەگەر تۆ ئەوەت بزانیایە قەت ناهاتی لەو مەطعەمەی من نان بخۆیت کە ئەوەت بزانیایە نەداهاتی لەو مەطعەمەی من نان بخۆیت لێرەیە جارێکی دیکە
تۆ قەتی ناکەیت جارێکی دیکە نایت لە مەطعەمەی منە بۆ نان خواردن بێ بۆ مەطعەمەکەی من بە دڵنیاییەوە بۆ چونکە یعنی تازە بینی تازە واقعەکەت بینی تازە تەسویری مەطعەمەکەی منت بینی کە ئەم مەطعەمەی من مەطعەمێکی پاک و خاوێن نییە دابنێ سبەینێ ئەمە شەو دانیشتووی لە بەردەم کەناڵەکەیە شەو دانیشتووی لە بەردەم تەلەڤیزۆنەکەیە ئەم راپۆرتە لەسەر مەطعەمەکەی منە بینیت ئایا بەیانی برادەرەکانت هەر ئەتێنن بۆ مەطعەمەکە ئەتوانی وەک قەنەعەتی جاران لەسەر مێزی مەطعەمەکە دانیشیت و داوای خواردن بکەیت بە دڵنیاییەوە ناتوانی چاوی خۆت دابخەی بڵێ گریمان من ئەو راپۆرتە ڕۆژنامەوانە یەم نەبینی کەواتە تۆ ناتوانیت لە خۆت خاڵی بیتەوە مەعریفە بەشێکە لە من بنیادی مەعریفیە یعنی کەسیەتی فەرهەنگی من کەسیەتێکی مەعریفیە یعنی من لە ژیانمدا ناتوانم لە مەعریفەی خۆم خاڵی ببمەوە یعنی بیرکەنەوە 50 ساڵ یان 40 ساڵ یان 30 ساڵ پێش ئێستا خەڵکی لای ئێمە بە ئاسانی ئاوی بیری ئەخواردەوە بیر لێ ئەدراوە ئاوی بیرە خورایەوە کەس گرفتی نەبوو لەگەڵەوە دەی لە ئێستاە مرۆڤەکانی ئێمە حەزەر لە خواردنەوەی ئاوی بیرەکەن 15 ساڵ پێش ئێستا ئێمە کێشەمان لەگەڵ پلاستیکە بەم ڕادەی ئێستا نەبوو ئێستا و حەزەرە زۆری لە پلاستیکەکەین 15 ساڵ پێش ئێستا نەمانە کرد کەواتە هەندێک بابەت هەیە مرۆڤ ناتوانێت لە مەعریفەی خۆی خاڵی بێتەوە ئەمە بۆ وەڵامدانەوەی و بابەتەی بەڕێز ئوسوولەکان کە تەرکیزیان لەسەرەوە بۆیان متەکەلیمین و فقەهای ئیسلامی قەناعەتیان وایە بەشێک لە بیرمەندانی ئیسلامی کە قەناعەتیان وا بۆ مرۆڤ بە زەینی خاڵیەوە بچێتە بەردەم دەق ئەم بابەتە بە دڵنیاییەوە بەو چەشنە نابێت و مرۆڤ ناتوانێت لەم حاڵەتە خۆی خاڵی بکاتەوە ئەمە خاڵی یەکەمیان خاڵی دووەمیان کە جیاوازیە ڕوونەکەیە بریتیە لەوەی تێڕوانینە بۆ دەق و تێڕوانینە بۆ زمان ئەلبەتە ڕوانین بۆ زمان ڕوانینێکی زۆر متەغەیرە ئێستا سەردەمی ئەمڕۆ مرۆڤ بە هەمان شێوەی سەدەکانی ڕابردوو سەیری زمان ناکات ئێمە هەتاوەکو سەرەتای کۆتایی سەدەی 19 تێڕوانینی ئەفلااتونی ئەرستۆیی بۆ زمان تێڕوانینێکی زۆر باو بووە ئەم تێڕوانینە مرۆڤ هەموو مرۆڤەکان ئەم تێڕوانینیان بۆ زمان قبول بووە پەیوەندی نێوان دال و مەدلول ئەلبەتە لە ناو کەلتوری زمان ناسی ئیسلامیە مناقشەیەک هەیە بەس مناقشەکە على الأرجح يعني بە زۆرینەیەکی زۆر لە خزمەتی زمانێکی تەوقیفیە یەکلایە بێتەوە یعنی ئەم بابەتە هەیە گەر هەر بە ڕێزێک بچێ بەدوایە ئایا زمان بابەتێکی تەوقیفیە یان ئیستلاحیە یان بە مانایشی دیکە ئایا زمان ئێمە خوددا بە ئێمەی داوە ینی زمان تعبیرە لە دال تعبیرە لە مەدلول یان پەیوەندی نێوان دال و مەدلول پەیوەندیەکی لۆجیکی نییە هیچ پەیوەندیەک نییە پەیوەندیی اعتیباریە ئێمە ڕێککەوتوین بەمە بڵین قەڵەم گەلێکی تر ڕێککەوتون پێ بڵێن پێن شوێنێکی دیکە ڕێککەوتون پێ ناوێکی دیکەی پێ بڵێن ئەم بابەتێکی ئیتیفاقیە واتە ئێمە ئیتفاقێکەیە لە نێوان زمان بەکاربەرانی زمانێکە کە لە بابەتێکی دیکە هەر بابەتێک ناوێکی دیاریکراوی لێ بنێن و ئەم ناوە هیچ پەیوەندیێکی بە مەدلولەکەیەوە نییە ئەم بابەتە ئەلبەتە گۆڕانکاریشی ڕیشەیی لە تێکستناسیە هێنێتە ئاراوە چکە بمانێ نەمانەوێت هەموو دەقەکان ئێمە لە شێوەی زمانە هاتوونەتە بەردەستی ئێمە دەقەکان زمانن زمان ناسی ئێمە یان تێگەشتنی ئێمە بۆ زمان کاریگەری قوڵی لەسەر بابەتی تێگەشتمان ئەبێت ئەلبەتە لە ساڵی 1923 ریچاردس و ئۆگدن کتێبێکیان نووسی The Meaning of Mean یان معنای واتای واتە لێرە ئەوان قەناعەتیان وا بوو کە زمان پەیوەندی نێوان دال و مەدلول بابەتێکی ئەسرار ئامێزە بابەتێکی نهێنی ئامێزە بابەتێکی سادە نییە کە مرۆڤ بە ئاسانی پێ تێپەڕ بێت و قسە نەکات و کۆمەڵک لەو بابەتێکی نهێنی زۆر زۆری تیا هەیە پێویستەکان مرۆڤەکان بایەخی گەوری پێ بدەن ئەلبەتە دوایە ئەمان بایەخدان بە زمان بە شێوێکی گەورە دەست پێ ئەکات یعنی فەلسەفە گۆڕان تەحویلێکی نەوعی بەسەرایەت لە تێڕوانینی بۆ عەقڵەوە لە تێڕوانینی بۆ معریفەتەوە لە تێڕوانینی بۆ زمان و تێگەشتنەوە گۆڕانکاریشی گەورەیەتە ئاراوە کۆمەڵێک حەقلی فەلسەفی گەورەیە ئاراوە لە بواری زمان ناسیە قسە ئەکەن بۆ نمونە
باسی فەلسفەی زمانیەتە ئاراوە، باسی سیمانتیکێتە ئاراوە، باسی پراگماتیک دێتە ئاراوە، کۆمەڵێک لەو بابەتانەی کە لە بواری زمانناسیە هاتوونەتە ئاراوە کە ئەمانە کاریگەری گەوریان هەبووە لەسەر تێگەشتنی مرۆڤ. قۆناغێکی دیکەیان لەم قۆناغی هەرمنۆتیکیا دێتە ئاراوە کە باس لەوە ئەکات کە تێگەشتنی مرۆڤ تێگەشتنێکی مێژوویە. مرۆڤ ناتوانێت بچێتە دەرەوەی مێژوەکەی خۆی بژی. بۆیە مرۆڤ کاتێک هەر دقەکە خوێنێتەوە بەرکەوتنی خۆیەتی لەگەڵ دقەکەیە و بەرکەوتنی دقەکەیە لەگەڵ مێژووی ئەمڕۆیە. ئەگەر مرۆڤ بتوانێت لەگەڵ بۆ مێژووی ئەمڕۆی بیر بکاتەوە لەگەڵ دقەکەیە بەرەکەوێت و ئینتاجی معنایەک یان تاجی تێگەشتنێکی تازە ئەکات کە بەرمەبنای تێگەشتنی مرۆڤ ئەم سەردەمە بۆ خۆیەتی. جا نمونەیەک هەیە زۆر جار وەکو نوکتە ئەجێڕێتەوە، وەکو نوکتە ئەژێڕدرێتەوە ئەوترێت جارێکیان مامۆستایەکی بەڕێزی ئاینی و دکتۆرێکە چن بۆ سەیران پێکەوە لە تەنیشت جۆبارێکە یا لە تەنیشت چەمێکە دانیشتوون، دکتۆرەکەڵێ ئاخۆ ئاوی ئەم چەمە پاک و خاوێن بێت، ینی بە کەڵکی بەکارهێنان دێت. مامۆستاکە ژەڵە کاکە گات لێیات. ئەلبەتە من قەناعەتم وانی ئەم بابەتە واقعاً ڕوویا بێت، چکە بۆ ینی ناتوانین بڵێ وڵا معنی مامۆستای ئاینیش خەڵکی ئەم سەردەمەیە بەقەدەر ئەم سەردەمە ئاگاداری بابەتەکە هەیە. قسەکە باز لە تێڕوانینی پزیشکی و تێڕوانینی فقهیە بۆ پاک و خاوێنی. تێڕوانینی فقهی خۆمان نەزانین، بۆ نمونە لە فقهی شافعیە من دێمە شارەزابم چکە ئاگاداری فقهی مەذهبەکانی دیکە نیم لە بواری پاکی ئاوە. ئێمە لە فقهی شافعیە ئەمان خوێند کە ماوەت ئاوی پاک بۆ نمونە ئەگەر لە قولەتین کەمتر بێت حکمێکی هەیە، ینی پێوەرێکی هەیە بۆ پاکی، ئەگەر لە قولەتینیش زیاتر بێت پێوەرێکی هەیە بۆ پاکی. لە قولەتین کەمتر بێت ئەگەر هەر شتێکی پیسی تێکە و داوەکە بە پیس حساب بکرێت، لە قولەتین زیاتر بێت ئەگەر تام و بۆن و ڕەنگی نەگۆڕابێت بە پیس حساب ناکرێت. ئەی قولەتین چییە؟ ئەو کاتە ماوت 500 مشتە یان 500 ڕەتل بەغدادی تنازانم لە ڕەتلی بەغدادێک لە چێوە هاتووە، يعني قياساتك 500 مشت ئاو ئەگەر تام و بۆن و ڕەنگی نەگۆڕابێت پیس نابێت. ئەلبەتە ئەم تێڕوانینە بۆ سەردەمێکە تەکنۆلۆژیا نەبووە تێڕوانینێکی زانستی سەردەمی خۆیەتی، تێڕوانینێکە لە تاریخا ڕوویاوە، تێڕوانینێکە بۆ دەستنوێژگرتن، بۆ خۆشتن، بۆ بەکارهێنان ئەم بابەتانە بە ئاوی پاکە ژمار کراوە. بەڵام ئێستاکە کاتێک کە مایکرۆبایۆلۆجی گەشەکە و دوایەوە مایکرۆبایۆلۆجی گەشەکە و دوایەوە مۆلیکولەر مایکرۆبایۆلۆجی گەشەکات، یعنی تەنانەت مایکرۆبایۆلۆژی شتێپەڕێن بۆ مۆلیکولەر مایکرۆبایۆلۆجی، ئیتر لەم سەردەمەیە پێوەری پاکی و ناپاکی شتێکی ترە. بۆیە مرۆڤ لەم سەردەمەیە بەو پێوەرە بیر ناکاتەوە کە لە ڕابردووە هەبووە بۆ ئاوی پاک، ئاوی پاک چییە، ئاوی پاک ئاوی ناپاک چییە، چکە ئیتر مرۆڤ بەپێی زەمەنی خۆی بیرەکاتەوە. بۆیە مرۆڤ ناتوانێت لە مێژووی خۆی بچێتە دەرەوە. نمونێکی سادەتان بۆ بجەڕمەوە، دۆستێکم جێڕایە وتی لە ئەوروپا بووین بەڕێزێک هات ئاهەنگی گێڕا، بەڕێزێک شیرینیە نابوو، ئەڵە پێمان وتم شیرینیە چییە؟ ئەڵێ وتی کچەکەم هاوڕێی گرتووە، گێڵفرێندی گرتووە. ئەڵێ وتم ئەو بابەتە لای ئێمە زۆر قورسا، یعنی ئەگەر کەسێک شیرینی بێن وڵا کچەکەم گێڵفرێندی گرتووە، وتی وڵا کاکە من پێم خۆش بوو گێڵفرێندی گرتووە، ترساومە بۆ نمونە جۆرێکی دیکە و انحرافاتی هەبێت. بەرحاڵ جا قسەکەم لەسەر ئەوەیە لە عیقلی ئێمە و لە مێژووی ئێمە ناتوانین ئەم بابەتە بەو چەشنە قبول بکەین، بۆ چونکە ئێمە بەدڵنیاییەوە ئێمە ئەم بابەتە لە ناو مێژووی ئێمە معنای نییە. ئێمە هەرێکێکمان بۆ نمونە من بۆ خۆم کوڕی ئەم مێژووەم بەرمەبنای پرانسیپەکانی ئەم مێژووە بیرەکەمەوە، ئەویش بەرمەبنای پرانسیپەکانی خۆی بیرەکاتەوە. بۆیە من ناتوانم ئەو بیرکەمەوە، من ناتوانم ئەو شتێ بگەم لە بابەتێکی دیاری کراوە. کەواتە ئەم بابەتانە بە شێوەیەکی گشتی ئەگەر زۆر درێژەی پێ نەدەین، کاتەکەمان بەرەو کۆتایی ئەڕوات زۆر درێژەی پێ نەدەین، ئەم بابەتانە بەم چەشنن. مرۆڤ ناتوانێت زادەی مێژووی خۆی نەبێت و مرۆڤ بە پێی مێژووی خۆی لە بابەتەکان تێگات و لە دەرەوەی مێژووی خۆی ناتوانێت لە بابەتێکی دیاریکرا تێ بکات. ئەلبەتە یەک خاڵی زۆر گرنگ لێرەیە من نەمەوێت تەرکیزی لەسەر بکەم. هەموو ئەم بابەتانە معنای ئەوە نییە کە دەقەکان بێدەنگن، دەقەکان بێدەنگ نین، دەقەکان قسەی خۆیان هەیە، ئێمەش خۆمان هەیە،
لە ئەنجامی مامەڵەی ئێمە لەگەڵ دەقەکانە مامەڵەیەک مانایەک بەرهەم دێت دەگەڵ مامەڵەکە زانستی بێت پرانسیپەکانی زانستی بوونی ڕەچاو کرد بێت مامەڵەی زانستی ئەڵم مامەڵەی سەربەخۆ و لابەلا ئەو مامەڵان ناڵم کە ئینسان بەبێ ڕەچاوکردنی پرانسیپە زانستیەکانی زمان و هەموو بابەتانی پێویستن بۆ تێگەشتن زارورن ئێمە دەقەکان پەیامی خۆیان هەیە ئێمەش پەیامی خۆمان هەیە ئێمە ئاسووی خۆمان هەیە ئێمە مێژووی خۆمان هەیە مرۆڤ بە بەرمەبنای مامەڵەکردنی لەگەڵ دەقەکانە مرۆڤ بەرمەبنای مامەڵەکردنی لەگەڵ دەقەکانە مانایەک بەرهەمهێنێت 100% دەقەکەیە 100% قەنەعەتەکانی خۆیەتی بەڵکو تێکەڵەیەکە ئێمە هەموو نمونە گەیمینەوە بۆ نمونە گیراوی وەکو ئاودۆ دەرەنجامی تێکەڵکردنی بۆ نمونە ئاو ماستە کاتێک ئێمە ئاو ماست تێکەڵەکەین ئەبێت بە ماستاو یان ئەبێتە دۆ دەرەنجامی یەکگرتنی ئاو ماستە یعنی ئێمە دۆ ناتوانین بە تەواوەتی بڵین دۆ ئاوە و ناشتوانین بڵین دۆ بە تەواوەتی ماستە واتە تێکەڵەیەک دروست ئەبێت ئەم تێکەڵەیە کە دروست ئەبێت دەرەنجام